ئیسلامیەکان خولانەوە لەناو بازنەی شکستدا. نهێنی کەمکردنی دەنگ و کورسیەکانی کۆمەڵ و یەکگرتوو چییە؟ ئەنجامی هەڵبژاردنەکانی هەرێم جارێکی دیکە بووەوە شکست بۆ لایەنە ئیسلامیەکان. ئەو حیزبانەی سەرباریەوەی دەنگ و کورسیەکانیان هەڵبەز و دابەز دەکات، بەڵام ئەم جارە تووشی شکستێکی تر بوون. یەکگرتووی ئیسلامی هەرچەندە 7 کورسی پەرلەمانی هێناوە، بەڵام ئاماژەکان بەو جۆرەن کە ئەنجامەکەی هێندە دڵخۆشکەر نین بۆی، چونکە ئەو حیزبە 2 کورسی بەباقی ئەخوا، واتە پاشماوەی دەنگەکان هێناوە. واتە بەشی نزیکەی 5 کورسی دەنگی هێناوە. سەرباریەوەش لە دهۆک یەکگرتوو پاشەکشەی کردووە و بۆ تا هێزی سێەم و نزیکەی نیوەی دەنگەکانی لەدەستداوە. هەرچی کۆمەڵی دادگەریشە تووشی شکستێکی چاوەڕوانکراو بوو. کۆمەڵ کە بەسەر کێشە ناوخۆیەکانی و کێشەی پەرلەمانتارەکانیدا چەند ساڵێک کەوتبوو، لەم هەڵبژاردنە تووشی شکست بوو، بە جۆرێک تەنها 3 کورسی هێنا. ئەو حیزبە ئێستا ناڕازیە لە ئەنجامەکان و دەڵێت ساختەکاری کراوە. جیالەوەش کۆمەڵ نەیتوانی کورسیەکەی هەڵەبجە بباتەوە. بۆ دووەم جار دوای پەرلەمانی عێراق تووشی دووەم شکست بوو، نەیتوانی کورسی لەو بازنەیە بباتەوە. سەبارەت بە بزوتنەوەی ئیسلامی و باڵەجیابووەکەشی وەک چاوەڕوان دەکران نەیانتوانی کورسی بهێنن. ئیسلامیەکان لە خولی ئەم جارەی پەرلەماندا 10 کورسیان هێناوە. هەڵبەز و دابەزی کورسیەکانیان هەر لە چوارچێوەی ئەو ژمارەیەدا دەسوڕێتەوە. بۆیە بام ئەنجامانە لایەنە ئیسلامیەکان تووشی شکست بوون، بە جۆرێک بەردەوام لەناو بازنەیەکدا دەسوڕێنەوە کە ناتوانن لێی دەربچن.